لەگەڵ ئەم با بڵێن سەری ساڵ و ئامادەکاریەکان و ئێستا هیچ ئامادەکاری هەنێک شوێنەی هەر بەڕاستی بازاڕی تایبەت بە سەری ساڵی کردوێتەوە هەنێ شوێنێ ڕازانەوەیان کرد لەگەڵ ئەمانە چۆنین زۆر تۆشەوان لێرە ڕۆشتی بەلای کورساتە بەداخەوە ئەم چەند یعنی زۆر جوانە بێ شێوازێک ڕازاوەتەوە ڕووناکیەکان تاو سەرت زۆر ڕاکێشێ ئەمە ئێمە وەک دەستگای میدیای کورساچکە لە بەروی خۆشمان یادی 25 ساڵەمانە ئامادەکاریکی باشمان کرد بۆ سەری ساڵوە پرۆگرامی زۆر تایبەتمانە بێ بۆ سەری ساڵ کە پێشکەشی بینەرەکانمانی بکەین لوە لە چەندین شوێنیش لە مۆڵەکان و لە چەندین باڵەخانەی گەورە لە نێو شارەکانە ئەم ڕازاندنەوەی هەیە و وهەندێکیشیان کردویانە بە فستیڤال کەم ڕۆتەوەرێکمان لەسەرەوەی باڵێ جا ئەمانە هەر ئەگەر تەنانەت نەچێتە شوێنەکەش کە ئەیبینی بەلایەتی ئەپەڕی دڵتەکرێتەوە باسی فستیڤالێک کرد کە لە ئەم شەوە دەست پێکات فستیڤاڵی دەواازەی سلێمانی و بۆ ماوەی چەندین ڕۆژ بەردەوامە بێت بۆی کە ئەو کەسانی لە سلێمانین یان سەردانی سلێمانیکەن ئەوەنەی تر ئەم ڕۆژانەکە لە سەری ساڵ نزیکە بێتەوە چێژ وەرگن لە کاتەکان جا لەسەر ئەم فستیڤاڵە بۆی کە زانیاری وەرگین ئەڕۆینە لای بەڕێز ڕێژوان مەریوان ئامادەکار و سەرپەرشتیاری فستیڤاڵی دەواازەی سلێمانی کات فەرقەڵی بەخێراتن یەکەین بەخێر وێ کاگڕێژ بەخێر بێ سەرچاوەکانم بەخێر بێ ماندوژ نەبێت ئامادەکاری چۆن ئەڕاتە پێشەوە ئامادەکاریەکانتان کاک ڕێژوان ئەم شەو چەند دەست پێکا فستیڤاڵەکە وایە ئەم ئێوارەیە دەست پێکات کاتژمێر 4 ئێوارە تا 12 شەو و بۆ ماوەی 8 ڕۆژی یەک بە دوای یەک بەردەوامە زۆر باشە دەستان خۆش بێ بێگومانە فستیڤاڵەش بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بە ڕێواچەیە کە ئێمە ستافی تایبەتمان لێ بێت و بۆی کە بتوانێت تەواوی چالاکیەکان بگوازێتەوە بۆ ئێوە و ئەوەشی کە زۆر گرنگە ئاماژەی پێبین سەحەر لەوەی کە ئەم فستیڤاڵە ئامانجی سەرەکی ساختکردنەوەی بەروبوومی ناوخۆیی و گەیاندنی چەندین چالاکی جۆرا و جۆرە ئەگەر بچینە لای ئەو چالاکیانەی کە ئامادەکاری بۆ کراوە پێمان خۆشە باسی چالاکیەکانمان بۆ بکەی و ئێوە چۆن پێشوازی لە خەڵکەکەن بۆی کە نەکە خەڵکی سلێمانی خەڵکی دەرەوە شار و شارشکەکانی کە بووی کە سەردانیوەک ئێمە لە ئێستادا چالاکیەکەمان ساعت 4 ئاماژە پێدا دەست پێ دەکات زیاتر لە 65 بۆ بەتەواوە 65 و زیاتر براندی ناوخۆیی و هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمیشی تێدایە کە بەشدارن لە فستیڤاڵەدا بۆ ناساندنی براندەکان بۆ زیاتر ناسینی خەڵک ینی بەوەیەکو پردێکی پەیوەندی وایان فستیڤاڵە لە بینی هاوڵاتیان و براندەکاندا هەروەها ئێمە کۆمەڵێک چالاکی زۆر ناوازە و تایبەتمان ساز کردووە نەکتەنها بۆ یەکەم ڕۆژ بە درێژایی هەر هەشتەوەکە ئێمە چالاکی تایبەتمان هەیە لەوانە لایڤ میوزیکی تایبەتمان هەیە هەموو شەوێک چالاکی تایبەتمان هەیە بە منداڵان بابنوێل دێت سەردانمان دەکات و هەروەها بێتەوانێت دیاری و خەڵاتی تایبەتمان هەیە بۆ منداڵان ئەمە بێجگەلەوە چالاکی تایبەتمان هەیە وەکو کاری تاڵدەستی و چەند چالاکیی هوەری ترمان هەیە بە دوایاندا هەروەها وەکو ئاماژەت پێدا کەناڵی کورسات لەوێ سپۆنسەری سەرەکی میدیاییمانە بە شانازیەوە و ئەوانش چەند چالاکیەکیانە بێت لە ڕۆژانی ئایندەدا لە 24 مانگەوە دەست پێکات دواتە ئەم شتڕۆ ئەم ئێوارەیە ساعت 4 تاکوکەی تا 12 شەو دەخێت ڕۆژەکات بۆ ڕۆژەکەی ئەمڕۆ دەست پێ دەگەت تا 31 مانگ 12 شەو باشە تا کۆتا ڕۆژی ساڵی 2024 شوێنەکەی کوێیە لە مازدیمۆڵی سلێمانیە بەشی پێشوی مازدیمۆڵی سلێمانیە کۆمەڵێک کۆشکی ناوازەیە هەر لە دوورەوە کە نزیک مازدیمۆڵ و دەواازەی سلێمانی دەبیتەوە لەوێدا یەکسەر جالاکیەکان و ڕازانەوە و ئاهەنگەکانە بینن لە ناو مازدیمۆڵ خۆیان ناو مازدیمۆڵی سلێمانی زۆر باشە بینە سەر ئەوەی تا چەند ئەمە ئەبێتە دەرفەتێک بۆ کەسانێک کە باسی کرد کە بەروبوومی ناوخۆی تایە براندی بەروبوومی ناوخۆی تا چەند ئەو کەسانە سوودمەند دەبن لەم ئێمە ئامادەکار و سەرپەرشتیاری فستیڤاڵەکە ئەنی هەوڵی زۆرماندا و حالیان چەندان براندی کوردی تێدایە چەندان کەسی تێدایە کە براندێکی بچووکن ئامانجیان گەورە بوون و پەرە و پێشبردننی براندەکە و بزنسەکەیانە ئێمە لە ئێستادا تا لە تواناماندا بوو بێ هاوکاریمان کردوون و زایدەم بێژگە لەو براندانش کۆمەڵێک براندی گەورەی تێدایە کە خاوەنەکانیان خاوەنکاری کوردن و سلێمانین بە زۆری بەنمونە لە چ بوارگەلەکان ئەمانە لە بواری کۆزمەتیک براندمان هەیە لە بواری کۆزمەتیک جلوبەرگ خواردن کافێ و ڕێستۆرانتەکان ما بڵێن شەریکاتی ئەلکترۆنیمان هەیە بە نمونە فاسپەی سپۆنسەرمانە کریتیڤ مای سپۆنسەرمانە تەڵەبات کەوتم براندێکی دەرەوەی هەرێمی کوردستان و عێراقیشە سپۆنسەری سەرەکیمانن هەروەها بێتە کۆمەڵێک سپۆنسەری ترمان هەیە لەوانە کۆمپانیای IQ گاردنیا با بڵێن DLC و زۆربەی ئەمانە با بڵێن
دیاری تایبەتیان هەیە پرۆگرامی تایبەتیان هەیە بێزگە لە پرۆگرامەکانی کە ئێمە وەکو ئامادەکار ئامادەمان کردووە ئەوانش داسکردنی تایبەتیان هەیە و ئۆفەری تایبەتیانێ و دیاریشان هەیە بۆ خەڵک کە لەوێ سەردان زۆر باشە زۆر جار کێ ماڵین ئەنجامدانی ئەم جۆرە فستیڤالانە دەرفەتێکە بێ بۆ هاوڵاتیان بە تایبەتی بڵین لەم بارودۆخەیە زۆر جار ئێستا خێزانی حەزەکەن ئەم شەو بێن بۆ ماچی مۆڵ مناڵەکانیان جلوبەرجی بۆ بکڕن خۆیان کۆمەڵە پێداویستی لە ڕووی ئەوەی کە ئەم براندانە لەوێن تا چەند لە ڕووی نرخۆ داشکانیان کرۆ بووی کە زۆربەی هاوڵاتیان سوودمان بێت بڵێ هەم ئێمە وەکو ئامادەکار هەم براندەکانیش کە لەوێ بەشدارن بە تەواوەتی وا ڕێکەوتین کە ڕەچاوی بارودۆخ و گوزەرانی هاوڵاتیان بکەین بە تایبەتی لەم کاتەدا لە توانم بڵێم لە 175 و براندانی بەشدارن داشکانی تایبەتیان هەیە ئەگەر براندێک هەبێت داشکاندنی نەکرد بڵێن ئەوەنە لە سەدا ئەوەنە داشکاندنم هەیە بۆ نمونە ئەگەر ئەو نەی بێت خەڵات و دیاری تایبەتی هەیە ئەتوانن لە بۆ نمونە هەنە شوێنمانەیە لە سەر و 120 داشکاندنی کردووە شوێنمان هەیە تایبەت بە فیستیڤالەکە باڵێ خەڵات پێشکەشەکات یان بۆ نمونە یاری و دیاری و تیر و پشک و بابەتانەی هەیە کە لە ڕۆژانی فیستیڤالەکەدا وەکو سپرایزێک دەرەچێت بۆ هاوڵاتیان ئێمە لە وڵاتانی تریژ ئەیبینین کە کاتێکیتر بەرەو با بڵێن ساڵێکی نوێی زایێنی ئەڕۆن ئامادەکاریەکەن بازار ڕخسێنن لە شوێنەکان کۆشک دروستەکەن کۆشکەکان ئەڕازێنەوە لای خۆمان تا چەند هەوڵتانداوە ئێوە نمونەی ئەوانە بهێنن لە لای خۆمان جێبەجێ بکەن ڕاستی فکرەی ئەم ئیشە لە ئەوروپا زیاتر جێبەجێکرێ ئەوروپا و ئەمریکا ئێمە هاتینە فکرێ حەزمان کرد سێرمان کرد بۆ نمونە چەند ساڵێکیشە لە شاری هەولێر ئەکرێت هاتینتمان سلێمانی بۆ بێ بەش بێ لەمە بە تایبەت بۆ سلێمانی هاتین ئەو فکرانی ئەوروپامان هێنا بە کوردیمان کرد بۆی لەگەڵ عادەت و تەقالید و کولتوری خۆشمانە بگونجێت لێرە جێبەجێمان کردووە چیتان کورداند ئێوە لێرە ئێمە کۆمەڵک کۆشکمان هەیە کە براندەکانی بینین لە دیمەنەکانی کۆمەڵک کۆشکی گەورەشمان هەیە کە کۆمپانیا سپۆنسەرەکان تێ بەشدارن و کام با بڵێن هەموو شوێنەکان ڕازدانەوەی تایبەتی بۆکراوە شوێنی ڕسمگرتنی تایبەتی لێ شوێنی با بڵێن بەخشینەوەی دیاری و خەڵاتی مناڵانی لێ بۆ بابە نوێل و ڕۆژانە هەموو ڕۆژێک بە بەرداوامی بۆ مای 4 ساعت ئێمە کۆمەڵێک کارکتەرمان هەیە کە هەم بۆ گەورە ڕەشێن هەم بۆ مناڵ کارتۆنی فاپاین نەکردو لە چالاکیەکان ئەتوانم بڵم چالاکیەکانمان و فیستیڤالەکە بەگشتی بۆ هەموو ئاست و تەمەنێک گونجاوە ئەگەر لە ئاستێکی زۆر بە تەمەنێکا بێت دەتوانێت بێت ینی چێژ ببینێت لە شوێنەکان مناڵێکیش بێت بە هەمەشەوە ئەتوانێت چێژ ببینێت لە کارەکانمان زۆر باشە ئێستا بینین لەوەی کە لە دیمەنەکانە ئامادەکاریەکان زۆر بەباشی بەڕێوەچێت لە ڕوویەوەی کە لە دیزاین و ئەو کۆشکانە بە شێوازێکی زۆر باشدانراوە بەڵام ئەزانین کە سروشت ینی کەش و هەوای سلێمانی ساردە وایترە بێت چاڕێوەش کرێت ئانوساتە باران ببارە یاخو نەبارێ چی دانخستۆتە بەردەم ئەوەی کە بۆ نمونە ئەگەر سەرمایەکی زۆر بێ باران ببارێ چی بۆ هاوڵاتیان بکەن یاخۆ کۆشکانە هیچ گرفتێکی بۆ دروست نەبێ ئێمە ڕەچاوی بە هەموو بارودۆخێکمان کردووە ئەوەی لە دەسەڵاتی مرۆڤدا بێت لەوێ بۆ هاوڵاتیانمە فەراهم کرۆ کە تووشی هیچ مشکلێک نەبن لەوانە بەفر و باران بێت یا سەرمایەکی زۆر بێت ئێمە گەرمی تایبەتماندانەوە لە زیاتر لە 25 شوێنی ئەم زۆنانی کە چالاکیەکانی تیاکرێ گەرمکەرەوەی تێدایە لە هەمووتان لە سای 90 شوێنەکان پارێزراوە لە باران لە هەوا لە بەفریش زۆر باشە چیتان کردو بۆ ئەو گەشتیارانەی کە لێرە ئامادن بە تایبەتی کە جەژنە بێت بۆ نەیەکی تایبەتە بێت لە خواری عێراقەوە گەشتارێکی زۆر ڕۆکاتە هەرێمی کوردستان و بە تایبەتیش بۆ سلێمانی چ ئاسانکاریەکتان بۆوان کردو لە ڕووی ئەوەی کاوان پێویستیان بۆ بێ بە عەرەبی قساکەن ئاسانکاریان بۆ بکەن داشکانیان بۆ بکەن ئەو فەرانی کە لەوێ هەیە چۆن بۆ خەڵکی خۆمانەیە بۆ ئەوان تا چەند هەیە ئەگەر ڕوونکردنەوەمان بیتە لەسەرەوە ئەمەکو لە ڕووی ئۆفەر و داشکانەکانەوانێ بۆ هەموو بەشداربووان و سەردانیکەرانە لە فیستیڤاڵەکەدا هەروەها بێتەوە وەکو ئەوەی کە ئەو کەسانی لە دەرەوەی هەرێمی کوردستان بیانە سەردان بکەن و بێنە شاری سلێمانی چکەیەکی لە ئامانجەکانمانەوەیە کە هەوڵ بین سەرنجی گەشتیاران ڕابکەشین بەرەو سلێمانی ئارامی و ئاسایشی سلێمانی پیشانی خەڵک بین کولتورێکی جوانی سلێمانی پیشانی خەڵک بین ئەمە یەکێ لە پۆینتەکان پۆینتێکی ترمان ئەوەیە کە ئێمە ئاگاداری زۆرینەی زۆری ئەو کۆمپانیانەمان کردەوە کە لە خواروی عێراقەوانێ دێن بەرەو کوردستان ئاگادارمان کردەوە چالاکیەکانمان هەمی بۆ ناردوون و داوەتمان کردوون کە بێن ڕۆژێک لەو ڕۆژانەی کە سەردانی شوێنەکان دەکەن بێن سەردانی ئێمەکەن ببینن چی جوانیەک
چی چالاکیەک لە کوردستانیش ئەنجام دەدرێت بۆی هەم کورد هەم عرب هەم هەست بکەنەوەیەکی تر کە سەردانی سلێمانی بکە بیبینە و کللتورەکەمان ببینێت چۆنە. باش ئێستا مادام باسی گەشتیارت کرد لەگەڵ گروپە گەشتیاریەکانە هیچ پەیوەندێکتان دروست کردووە بۆ نمونە بە تایبەت لە سەری ساڵک ژمارەیەکی زۆر ئەمان گەشتیارە هێنا هەرێمی کوردستانە هەر بە تایبەت بیان هێنن بۆ بازاڕەکە و بۆ فستیڤالەکە. من ئەگەر ژمارەیەکتان پێ بڵانە ببێتە موالاغا بەس زیاتر لە 150 بۆ لە 175 گروپە گەشتیارەکانی بە تایبەت کە کار لە خوارێ عێراق دەکەن پەیوەندیمان پێوەکردن بە حکمیەوەی کە عیلاقاتێکی باشمان هەیە لەگەڵ کۆمەڵێک لەو گروپانەدا ئیتر خۆ دەزانین کە عیلاقاتەکەی نەبێت شوێنەکە بە زارەکی بڵاو دەبێتەوانە چالاکیەکان چین و چین هەر ئەم هەفتەی کە خۆم لەوێ بووم زۆرینەی زۆری و گەشتیارانی عەرەبن ئاماژەیان بۆدا ئەڵی شێکی زۆر جوانە ئەچمەوە بۆ بەغا دێمای خەڵکمەوە ئەچمەوە بۆ بەغام بۆ بەڵام هەفتەی داهات و دێمەوە خزمانە هێنم فلان کەزێنم ئاگادار دەکەم بێجگەلەوەش چەندان پێیج و سۆشیال میدیا و کەناڵی عەرەبیش ڕێکلامی تایبەتیان بۆ کردوین بۆ ئەوەی چالاکیەکەمان بگوازرێتەوانێ و ببیندرێت لەوێ. هەر ئەوەنەی یەکەم ڕۆژیش کە دەستی پێکرد بەڕاستی کە توانرە لە کورسات و بینرێ بێگومان خەڵکێکی زیاتر سەردانیەکە من بیستم پرسیاری ئەوەکەم ئەو بەشداربوانەی کە لەوێن و لەم کۆشکانەیە کاڵاکانیان یاخودە و بابەتی کە هەیەە لەوێ ئامادەیەکەن بووی کە خەڵک بچێ بیبینێ هەمووی ئەو کەسانن کە لە ناو ماژنی مۆڵن یاخود لە دەروی ماژنی مۆڵیشتیانی زۆر کەسمان هەیە لەوانەیە خاونکارێکی باشی بەڵام شوێنی نییە هەر لە ڕێگەی تۆرە کۆمەڵایەتەکان و گڕین و فرۆشتنەکە بەڵام ئەمە دەرفەتێک بێ بۆ ئەو کە تاوا خۆی بناسێنێت تا چەند کارتان لەسەر بابەتە کرد. ئێمە ئەو براندانی کە بەشدارن زۆرینەی زۆریان لە دەرەوەی ماجدی مۆڵن با بڵێن ئەو براندانی ماجمۆت چەند براندێکی کەم لە ماوە ماجدی مۆڵ بەشداری کردوەوە لەگەڵمانە بۆ شوێنی فیستیڤالەکە بەڵام نەتوانم بڵێم لە 90 ئەو براندانێک کە بەشدارن لە دەرەوەی سلێم بابڵێن لە دەرەوەی ماجدی مۆڵن ئەو براندا با بڵێن مثلا ڕێستۆرانتمان هەیە 5 ستارە ڕێستۆرانتی با بڵێن بە کوردی 5 تێرە و 4 تێرەکان تیا بەشدارن فیستیڤالەکەمان وا لێ کردووە کە شتێک نەبێت مناڵە ئەمە فیستیڤالات کۆمنتمان بۆ دێ لە پەیجەکە ئەمە بەس مەطعەمە نە مۆڵتیپڵ براندی تایە بە ئەنواع براندی تایە کە لێ بەشدارن و لە هەولێری تێدایە سلێمانی تێدایە چەند براندێکی بەغدادی تێدایە ینی بێن خواردنی خۆشیشە خۆین لێ لە خزمەتان زۆر باش هەشت شەوی بە بەردەوامی سەردانکەن تاکید بن کە لەوەی هیچ چالاکیەک و هیچ خواردنێک و هیچ براندێک کە ئەیبنن ئەین دووبارەی ناکەنەوە چکە بە تاکید بن لە ڕۆژەکە فرێ هەمیان ناکەم ڕاستە جا کاک ڕێژوانە مادام باسی ئەمەت کرد زۆر جار بنیام حەزەکە بێت تاقی بکاتەوە بەڵام ئەبیرین باست کرد لە هەولێر هەیە بۆ نمونە لە نمونەی ساڵانی پێش و هەر لە سلێمانی کۆمەڵک شوێنی تر هەیە بازاڕی تر هەیە ڕێکیان خستووە تایبەت بە سەری ساڵ بێگومان ئێوە ئەبێ شتێکی جیاوازتان کرد بێت بۆ ئەوەی کە هاوڵاتی بە تایبەت بڵێ ئەچم بۆ ئەبێ و با بڵێن فستیڤاڵی دەواازەی سلێمانی بەشداری بکە چی تایبەت کراوە کە تۆ بۆ نمونە ئەگەر پێت بڵێن کاک ڕێژوان ئەوە ئەوێ هەیە ئەوە ئەوێ هەیە من بۆ بێن بۆ لای ئێوە تۆ چیان پێڵێ من وەکو لە سەرەتادا ئاماژەم پێکرد ئەم فیستیڤاڵە تاکە فیستیڤاڵە لە سلێمانی لەم کۆتا هەفتی سەری ساڵ و گەورەترین و ناوازاترین دەبێت ئەمە لێرەوە بەڵێن نەدەم بام و گەشتیاران و هەست کەسێک بێ سەردانمان بکات لە ڕووی جیاوازیەکانیشمان ئێمە یەکەم جیاوازی گەورەترین جیاوازی شوێنەکەمانە دیزایانی کۆشکەکانمانە ئەو براندانن کە تایە بەشدارن چکە براندی زۆر گەورەی تێدا کە یەکەم جارە دێتە فستیڤاڵانە براندمان تایە بە درێژای 14 ساڵ لە سلێمانی خزمەتەکە یەکەم جارێتی دێتە فیستیڤاڵ ینی ئەم شۆکە ئامادەکانەکەی خۆیە کرد ینی معجب بوو بە ئیشەکەت ئەو پەشێمانم کە پێشتر نەم کردووە چیم نەکردو براندی زۆر خۆماڵیشمان تایە کە وەکو بەڕێستان ئاماژتان پێدا بە ئۆنلاین ئیشەکەن یان بۆ نمونە لە سۆشیال میدیاکانە ئیشەکەن هاتوونەتە ئەوێت هاوکاریمان کردوون بۆی بێن لەوێ بە خەڵکی بناسیێنن چکەوت هەنێ شوێن هەیە خۆم لە سلێمانی تا ئێستا سەردانم نەکردووە بەڵام کەیسە لە فیستیڤاڵەکەیە من ئاین دەرفەتی ئەوەمە بێت ئەگەر بە پارچێکی کەمیش بێت با بڵێن تامی خواردنەکەی بکەم یان ئەگەر بە بینینیش بێ براندەکەی و کەلوپەل و پێداویستی و پرۆدەکتەکانی ببینن کاک ڕێژوان مرد چییە لە سەریان زۆر جا من چوومەتەنی ئەو فستیڤاڵانەوە خاوەنکارێک کە پرێکیان ناوەت یان شوێنێکیان ناوەت لە بڕواکە پارەی وم دەرنێنەوەتەوە خێر کە لیانسانم ئێوە ئایا مەرجی مادیتان لەسەر داناونەوە کەسانێک بوو نمونە لەم کۆشکانەیە شتەکانیان دانێن یاخود چۆنە ئێمە کۆشکەکانمان داوەتەوە بکرێ باش لە ئێستادا هەموو کۆشکەکانیش پڕ بوونەتەوە و بۆ ئەوەش ئێمە گرنگتیەوەمان داوە بە هەموو بەشداربانی کە کۆشکیان لە ئێمە گرتووە کە
کە سەردانیکەرێکی زۆر سەردانیان بکەن و زۆربەی کەسەکان کە دەچینە بۆ لایەن بۆ لە پێشە مقابلەمانەکردن و چاوپێکوتنێکمان لەگەڵکردن بۆی فیستیڤاڵەکەی بۆ ڕوونکەینەوە معاش نهاتووە من چۆن بێن بە خۆشحاڵی و معاشێکی ژاتەوە هەواڵێکیشی معاشێکی تریش بێت هەمومان چاوەڕێنەوە ئینشاءڵڵا هەم بۆ هاوڵاتیان باشە هەم بۆ ئێمە هەم بۆ بەشداربانی فیستیڤاڵەکەش باشە بەڵام وەکو ئاماژەم پێکرد ماچ دیمۆڵ ئەو لۆکیشنەی کرد ئێمە ئەو فیستیڤاڵەکەی تێدا دەکەین خۆی لە خۆیدا قەرەباڵغێکی زۆری پێوێ لەم چەند شەوەی ئێمە ئامادەکاریمان تیا کردووە لەوانەیە بتوانم بڵم زیاتر لە 5 بۆ 10,000 کەس سەردانی ماچدیمۆڵی کرد بە بێبوونی فیستیڤاڵەکە بە فیستیڤاڵەکەەوە دڵنیا بن بۆ ڕیکلامانێک کاکرێت بە کەناڵی کورسات بە خۆشحاڵیەوە کە ئەم دەرفەتانە بۆ ئێمە ئاڕەخسێنێت و هاوکارە لە میشانەدا لەگەڵمان دڵنیام خەڵکی زیاتریش دەیبینێت و بۆی زۆر قسەکان درێژ نەکەمەوە لە داتای پار و پێراری ئەو شوێنەوانە کە وەرمان گرتووە لە کۆتا هەفتەکانی سەری ساڵدا 10,000 بۆ 20,000 کەس سەردانی ماچدیمۆڵی کردو ڕۆژانە باشە جا پێش پرسیارەکەی سەرکۆ من باسیەوەم کەوتم چی جیاواز ئەکەن ئێوە بۆی کە خەڵک بەتایبەت بێت سەردانی فستیڤاڵەکە ئێوە بکە ئێوە هەندێک بەڵێنتان داوە هەندێک گێنیتانیاوە ئەوەی کە بۆ نمونە لەو شەوانەیە پێشکەشی هاوڵاتیانی ئەکەن پێمان بڵێ ئەوانە چیە چی تایبەت ئەکەن بۆ نمونە وەکو لایڤ میوزیک وەکو بەتایبەت شەوی سەری ساڵ ئەمانەمان پێ بڵێ بەڵێ هەنێشتمان هەیە سپرایزە کە هاوڵاتیان هاتن بینیانین لێ سپرایزەکانمانە بین دڵنیامە زۆر گەورە و ناوازە چالاکیامانە بەڵە چالاکین و خەڵات و دیاری شتی تایبەتن لەوێ و زایدەن ئێمە بۆ وەکو ئاماژە بە 8 ڕۆژی کۆت هەموو چالاکیەکە کۆنسرت و لایڤ میوزیکمان هەیە بەڵام لە کۆتا شەودا کە سیوێکی مانگداکە و کۆتا شەوی ساڵی 2024 گەورەترین لایڤ میوزیک و کۆنسرتمان هەیە لە ناو لەسەر ستەیجەکەمان و گەورەترین یاری ئاگرین و ناوازەترین دەبێت لە تەواوی هەرێمدا کە لەو شەوەدا ئامادە کراوە و هاوڵاتیان دەتوانن بیبینن چێژی لێبێن چکە یەکێک لە گەورەترین و خۆشترین چالاکیەکانی کۆتا شەو با بڵێن ئەو یاری ئاگرینانێ با کەسی شارەزا ببوورە کەسی شارەزا ئەوانە دابنی و یاری ئاگرینانە چکە لە چەند ڕۆژ ڕابردووە بەداخەوە لە شاری هەولێر لەگەڵکردنەوەی شوێنێکی تایبەتە بەهۆی نەشارەزای کۆمەڵێک کەس کۆمەڵێ بابەتی غازوشتیان بەکارێ نابوو چەند کەسێک تووشی گرفت بوون مادامی ئەم یاری ئاگرینەی ئێوە من ئەزانم چەند بە گەورەی ئامادەتان کردووە کە هیوادارین ببێتە خۆشی بۆ هاوڵاتیان بۆ هەموو مانوشەوێکی خۆش بێ بەڵام زۆر بە ئاگداری و کاری لەسەرکەن بچکە خەڵک تۆزێک ترسان بابەتە ئێمە بەکو جیاوازیەکان وەکو ئەو شتانێک کە لە فیستیڤاڵەکەدایە تەجروبەی چەند ساڵی خۆمانە لە هەرێمی کوردستان کە چەند چالاکی فیستیڤاڵی ترکرا هاتوین کە هەموو با بڵێن ئەگەر بۆ خاڵێکی تێدا بوو بێت کە زیانی بۆ خەڵەکە بوو بێت یا خراپ بوو بێت هەڵماندا و خراپیانەمە خچۆتە لاوە بە باشترین شێوە پێشکەشمان کردێتەوە بەنسبەت ئەو کارانە شەوانە ئاگادارین بینیمان و زۆر ینی پێمان ناخۆش بوو بەڵام ئێمە وەکو خۆمەستافی ئامادەکار بە خۆشحاڵیەوانەیە لیژنەکانی قایمەتی سلێمانی ئاگادارکراونەتەوانێت کە لە ڕۆژانی ئیڤنتەکە سەردانمان دەکەن لە بەرگری شارستانی و پۆلیس و ئاشایشی سلێمانیشمان لەگەڵدایە لە فیستیڤاڵەکەدا هاوکارمانن بەڵێنیانداوە کە هاوکار بنوەش پێداویستێک پێویست بێ پێشکەشی ئێمە بکەن زۆر سپاسیشیان دەکەم لێرەوە هەروەها بێتوانێ ئێمە یەک دووشتی ترمان هەیە بۆ نمونە لیژنەی تەندروستی هەر با بڵێن نەخۆشخانەیەکمان هەیە لە نزیکی شوێنی فیستیڤاڵەکە بۆ حاڵەتێکی لە ناکاو ڕەچاوی هەموو خاڵانەمان کردووە کە ببێتە زۆرە روزیان بۆ هاوڵاتیان و سەردانیکەرە ئەی دەستان خۆش بێ وەکو دووە پرسیاری من لە بەڕێزت پیجێک شوێنێک پێگەیەکی ئەلکترۆنیتان هەیە لەوێ ڕایگەێنن بۆ نمونە ئەمشە لایڤ میوزیکەکان کێ پێشکەشیەکە یان چالاکیەکانی ترتان لە پیجی سەرەکیمان لە فەیسبوک و ئینستا و تیکتۆک و یوتیوبیش ئەتوان سەیری چالاکیەکانمان کەم بە ناوی دەروازی سلێمانی یا سلێمانی گەیت فیستیڤاڵ سلێمانی گەیت فیستیڤاڵ دەروازی فیستیڤاڵی دەروازی سلێمانی زۆر باشە دەستە خۆش بێت بێگومانەمە کاڵی دەروازی سلێمانی بۆ خۆی شارێکی زۆر شیرین و زۆر جوانە و هەمیشە چالاکیەکان تیا بەردەوامە هیوادارین ئەم فیستیڤاڵە دەستپێچێک بێ بۆی کە ساڵانی ئایندەش ئەمە بەردەوامی هەبێ و ئەوەشی کە گرنگە دەستگای میدیای کورسار کە سپۆنسەری میدیای ئەم فیستیڤاڵا بێت لەو چەند شەوەیە کە لەوێ هاوڵاتیان ئامادابن هیوادارین کە هەمیشە بتوانین کاری باش و باشتر بکەین بۆی خزمەتی هاوڵاتیانکە دووبارە سپاس بۆ تۆ بە هیوای کاری باش و بتوانن زیاتر خزمەت دەستان خۆش بێت زۆر سپاس.